خۆشەویستان لە تەوەرەی دووەمی پرۆگرامی پەیامی ڕۆژدا باس لە بابەتێکی گرنگ لە سەروەتێکی گرنگی مرۆییەکەین، باس لە گەنجەکەین. گەنج داینەمۆی هەموو گۆڕانکاریەکانە، داینەمۆی هەموو شۆڕشەکانە. ئەگەر کۆمەڵگەیەکی گەنجی زۆرتیا بە پێوترێ کۆمەڵگەیەکی گەنجە. زۆرێک لە وڵاتە ئەوروپیەکانە بیستین ئەبینین ئەڵێ فلانە وڵات کۆمەڵگەیەکی پیرن بەتەمەنن چه گەنجیان کەمە. لەخوا بە زیابێ سواز بۆخوا لە هەرێمی کوردستان ئێمە گەنجێکی زۆرمان هەیە. بەس ئایا ئەم گەنجانە چۆن پەروەردە ئەکرێن، چۆن خۆیان پەروەردە ئەکەن، چۆن ئاراستە ئەکرێن، چۆن دوجار کۆمەڵگە خۆ ئێستا کە بەدەست کۆمەڵک بە تەمەنەوەیان ئەوانەی کە لە تەمەنی گەنجی دەرچوون سبینێ ئەوانە فەوتەکەن کۆتاییان پێدەیە. ئەوەی ئێستا گەنجە ئەوان دێنە شوێنیان. بۆیە پەروەردە و پێشخستنی گەنجان بۆ کۆمەڵگەیەکی پێشکەوتوو تەوەرەی سەرەکی ئەمڕۆی ئەم با بڵین تەوەرەیە ئەبێت کە سەلمان کۆچەری چالاکوانی بواری گەنجان لەسەر ئەم بابەتە ڕاستەوخۆ لە ڕانیەوە لەگەڵمانەیە. کاک سەلمان سڵاوی خوارد لێبێت. بۆ گرنگە لەسەر گەنج قسە بکەین بە شێوازێکی گشتی پێشەوەی بچرە ناو وردەکاری پرسیارەکان من. بۆ گرنگە لەسەر گەنج قسە بکرێت. بەنای خوای گەورە و میهرەبان سڵاو و ڕێزمان هەیە بۆ تەواوی ستافی کەناڵی ئاسمانی پەیام و ئێوەی بە ڕێزش کاردانە. دیارە کۆمەڵگە کە هەر کۆمەڵگەیەک دروست دەبێت ئەو کۆمەڵگەیە دابش دەبێت بەسەر چەند توێشێکدا. هەموو توێشەکان بەهاو گرنگی خۆیان هەیە، بەڵام هەندێک لە توێشەکانی کۆمەڵگە کارەگەریان هەیە لەسەر ئاڕاستەکردنی کۆمەڵگە، کارگەریان هەیە لەسەر پێشکەوتن و دواکەوتنی کۆمەڵگە، کارگەریان هەیە لەسەر ئەدای نیشتیمانی وڵات، کارگەریان هەیە لەسەر پاراستنی خاکی وڵات، کارگەریان لەسەر هەموو سێکتەرەکان کە هێوش توێشی گەنجان و لاوانە. بۆیە زۆر جار دەوترێ ئەو کۆمەڵگەیە کۆمەڵگەیەکی زیندوو ئەکتیڤ و چالاک و پێشکەوتووە کە گەنجان و لاوانی تێدا بە هەموو خەم و گەنج و لاوەیەکی نەشاط و کۆمەڵگەیەک بە کۆمەڵگەی زیندوو دادەنرێت. بۆ خۆشت باس کرد خۆی زۆر جار دەوترێ بۆ نە فڵان وڵاتە بۆ وڵاتێکی پیر، یان دەڵێن فڵان حیزب تەمەنی فڵان حیزب پیر بووە. بۆچی ئەو قسەیە دەوترێت کە دەڵێ فڵان لایەنە فڵان کۆمەڵگەیە فڵان شوێنە یان ئەو دەوڵەتە ڕەگەزی پیری زیاترە، لەبەرەوە کە تێیدا توێژی گەنجان و لاوان کەمتر بۆتەوە یاخود چالاکی و نەشاتی لاو و گەنج کەمتر بۆتەوە. حتا ئەو گوڕوتینە و هێزە بۆ نمونە بەدەنی و فیزیکیەی کە لە گەنج و لاودا هەیە بێگومان لە توێژەکانی تردانە. لە منداڵدانە کە ماویەتی لە ڕووی ئیدراکی عەقڵەوە، لە ڕووی هەستکردن، لە ڕووی تەمیزەوە، لە ڕووی هەستکردن بە بەرپرسیاریەتەوە، ئەوە هیچ لەو تەمەنەدانە تا دەگاتە 12 و 14 ساڵی. لە بەساڵات چوودا یاخود کەسانێک کە تەمەنیان هەڵدەکشێ لەوانیشدا ئەو وزە و تواناوە نەماوە، لەبەرەوەی لەش پیر بووە، چالاکی نەشاتی لەش خاوتر بۆتەوە، کەواتە ئەو توێشەی کە دەبێ پێویستە باڵانس یان ئەوەی پێی دەوترێت هاوسەنگی کۆمەڵگە ڕابکرێ بریتین لە توێژی گەنجان و لاوان. بۆیە هەر وڵاتێک، هەر هەرێمێک، هەر ناوچەیەک، هەر کۆمەڵگەیەک بێ کۆمەڵگەیەکی چالاک بێ کۆمەڵگەیەک پێشکەوت و بێ کۆمەڵگەیەک بێ کە لەسەر پێی خۆی بوەسێ، پێویستە گەنج و لاوەکانی چالاک بن و گەنج و لاوەکانی بخرێنە سەر ئیش، و گەنج و لاوەکانی بەجوڵە بخرێن، و گەنج و لاوەکانی ڕۆشنبیر بکرێ، و گەنج و لاوەکانی خوێنەر بن، و گەنج و لاوەکانی کەسی بەرپرسیار بن. ئەمە بۆیە گرنگەکە لەوەیدا کەواتە هەر کۆمەڵگەیە کە گەنج و لاوی تێدا جوڵاو و چالاک نەبێ ئەو کۆمەڵگەیە بە کۆمەڵگەیەکی یعنی چۆن کۆمەڵگەیەکی وەستاو دادنرێ. ئەگە بە کۆمەڵگەیەکی لە ناو توشدانە دێ بە کۆمەڵگەیەکی وەستاودا دەبێت کە هیچ قۆناغێکی گەشەی تێدا نابێت. زۆر باش مامۆستا، سپاس بۆخوا ئێمە گەنجێکی زۆرمان هەیە، بەڵام ئایا گەنجەکانمان خۆیان تااقەت و تەحاملی ئەویان نییە بەرەو پێش بکەون و بجوڵێن و ئیش بکەن، یان نەخێر هەلومەرجێکی گونجاو لە باریان بۆ نەڕەخسێنراوە؟
دەستخۆش دیارە لە هەرێمی کوردستان یاخود عێراق لە خۆرهەڵاتی ناوەڕاست عێراق و هەرێمی کوردستان لەو شوێنانەیە کە زۆرترین ڕێژەی گەنجی تێدایە ینی ڕێژەی گەنج بە بەراورد بە توێژەکانی تر زۆر زیاترە کۆمەڵگەیەکی گەنجیە کۆمەڵگەی عێراق کۆمەڵگەی هەرێمی کوردستان کۆمەڵگەی پیر نییە کۆمەڵگەیەکی گەنجە بەڵام لەگەڵ ئەوەشدا کە ئێمە کۆمەڵگەیەکی ڕێژەی گەنج و لاومان زۆر تێدایە لە ڕووی نەشاتی کۆمەڵایەتیەوە لە ڕووی گەشەی کۆمەڵگاوە لە ڕووی سندوی کۆمەڵگاوە کۆمەڵگایەکی بەڕاستی یعنی پێشکەوتونین و بەجوڵەنین و هۆشیاریش نین کۆمەڵگای ئێمە کەوایە ئەوەی تۆ پرسیارت کرد ئایا ئەمە دەکرێت ئەم نەشات و ئەم جوڵە و ئەوەیە خەتای بگەڕێتەوە بۆ خودی گەنجان و لاوان یان بێت بگەڕێتەوە بۆ ئەو ژینگەی کە گەنج و لاوی ئێمە تێدایە بە هەردوو لایەنی هۆکارە هەردوو لایەنی هەیە بەڵام لایەنی یەکەم بەڕاستی لە کۆمەڵگەی ئێمەدا لە دوای تقریبەن 2000 و هەتا بڵێن لە دوای 2014ەوە کۆمەڵگە لەلایەن گەنجان و لاوانمان لەلایەن دەسەڵاتەوە داپلۆسین کراون لەلایەن دەسەڵاتەوە بەڕاستی بە تەواوەتی پەراوێز خراون و دەرفەتی کار نییە و جوڵە و ئیش لە ناو کۆمەڵگەدا نییە و هەلی کار هەر زۆر لاوازەوە داخوازی گەنجان ئەسڵەن لەلایەن دەسەڵاتەوە بیری لێ نەکراوەتەوە تەنانەت لە یەک کابینەی حکوومەتیشدا لە دوای ساڵ 2014ەوە لێک کابینەی حکوومەتیشدا پرۆژەیەک نەبووە ینی پرۆژەیەک بێ تایبەت لە هەموو شار و شارۆچکەکان هەبێت تایبەت بە پەرپێدانی توانا و بەهرە و لە خۆگرتنی وزەی گەنج و لاوان بێ لە هەرێمی کوردستاندا کەواتە ئێمە دەتوانین بڵێین ئەو ژینگە و بیئەیەی لە هەرێمی کوردستان دروست بووە ژینگە و بیئەیەکە کە دەسەڵاتێکی کەمینە دەسەڵاتێکی خۆسەپێن دەسەڵاتێکی قۆرخکار دەسەڵاتێکی یعنی کاکە هەموو جونگەکانی حکومڕانی هەموو دامەزراوەکان هەموو یەکە حیزبیەکانیش بە مەدەنی و بە حکومی و بە حیزبیەکان و بە دامەزراوە حکومیەکانیشەوە حتا بە کۆمپانیەکانیشەوە هەر هەمووی بەڕاستی لەلایەن خەڵکێکەوە بەڕێوە دەبرێت کە خەڵکی بەتەمەنن و زۆر بە ڕێژەیەکی زۆر کەم گەنج و لاوان تێدانە و ئەو بیئەی دەسەڵات ئەو ژینگەی کە دەسەڵات دروستی کردووە وای کردووە کە ئەوەی بیری لێ نەکرێتەوە گەنج و لاو بێ بە تەواوەتی پەراوێز خراوە و زۆرینەی بەشێکی زۆری گەنج و لاوانمان هەر تووشی یەئس و بێئومێد کراون لەبەرچی لەبەرەوەی ئەم دەسەڵاتە جارە ماوەی کەرخەرێکی شەڕی ناوخۆ و یەکتر کوشتن و یعنی یەکتر لە ناوبردن یەکتر بوونە بۆ هۆکارە هەزاران گەنج بۆ بە قوربانی ئەمە لەلایەک ترەوە دوای ئەوەی هاتن زۆنەکانیان دابەش کرد هۆشیاری کۆمەڵگەیان بەڕاستی بەرەو داڕمان برد هاتن لە بەها گرنگەکانی کۆمەڵگەی کوردیاندا هاتن بەڕاستی دامەزراوەی خوێندن و پەروەردە و فێرکردن و زانکۆیان بێ ئەرزش کرد لە لای گەنج و لاو بۆیە کاتێکیش گەنجێک لاوێک گەنجێکی ڕۆشنبیری و خوێندەوار نەبێ بێگومان گەنجێک دەبێتە گەنجێکی یعنی چۆن مردوو دەبێتە گەنج و لاوێکی کە بەڕاستی ئێستا کۆمەڵگەی ئێمە کۆمەڵگەیەکی نەشاتی نییە کۆمەڵگەی ئێمە لە سەتا هەفتای زیاتریش بەیانیان ئەگەر سەعادەی ئەگەر هەستێ بڕۆ ئێستا لە شەقامەکان بڕۆ سەعات نۆش بگەڕێ زۆرنیان چۆر و هۆڵە لەبەرچی لەبەرەوەی هەلی کار نییە دەرفەتکان نییە و حەز و خواستی تەنانەت ژیانیش لە لای گەنج و لاو نەماوە کەواتە ئەمەی کە هەیە بە شێوەیەکی سەرەکی دەسەڵات پارتی و یەکێتی تێیدا مەسوول لەو حکومڕانیە وای کرد گەنجێکی زۆرمان بێهیوا و تووشی یەئس بێ ئەوە چی بە هەزارها گەنج کۆچیان کردووە کە داتای زۆر سەیر و وێرانکەر هەیە باشە کاک سەلمان ئێمە وەکو گەلی کورد شانازیەکەین بۆ پاشخانە ئاینی کە هەمانە کاینی پیرۆزی ئیسلامە خۆتەزانی لە ئاینی پیرۆزی ئیسلامیشا زۆر گرنگی دراوە بە تەمەن و باس تەنانەت تەمەنی گەنجیش کراوە یان یەکێک لەو شتانەی گەنج لێپرسینەوەی لەسەرەکرێ ئەو تەمەنەی هەیەی ئەو تەمەنە گەنجی هەی بووە لە چیا بەسەری بردووە یان
لە فەرمودێکی شیرینی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێچێک لەو تاقمانەی لە ڕۆژی قیامەتە لەژێر عەرشی لەژێر سێبەری عەرشی خوای پروردگارن گەنجێکە کە تەمەنی گەنجێتی لە عیبادەتکردن و خوا لە خۆ ڕازیکردنا سەرفی کرد بێ هەر بەڕاست گەنجی ئێمە لە هەرێمی کوردستان توانیوێتی خۆی پەروەردە بکە یان ئەو سەنتەر و ڕێکخراوانەی کە بۆ پەروەردەکردن و قورئان و فەرمودن سەردانیان بکە و دەست و پەنجەیان لەگەڵ نەرم بکە ئەو باسمان کرد لە ڕووی ئیش و کار و حکومەتوان و جەنابەت باست کرد کە پەراوێزخراوە بەڵام ئەی ئەرکی گەنج خۆی لەم بوارەدا توانیوێتی ئەسپی خۆی تاو بە یان لەم بوارەشا کەم تەرخە من بەڕاستی جا کاکدانا گرفتەکە لەوەدا ئێمە کۆمەڵگەیەکی بەڕاستی ئێمە کۆمەڵگەیەکی مسلمان و ئیسلامیە کۆمەڵگەی ئێمە کۆمەڵگەیەکە کە هەم وەکو ئیسلامی وەکو شەریعەت و وەکو پەیام وەکو بەرنامەی کاریشیانی قوبوڵ کردووە و هەمیش بە ئاین وە بەشێک یعنی لە بەهاکانی ئاین لە بۆ نمونە بەشێک لە ڕوکنە شەرعیەکان بوون بە کەلتور لەلایەن خەڵکی ئێمە بەڵام گرفتەکە ئەلێرەدایە ئەم ئێمە بەڕاستی کۆمەڵگەی ئێمە خێزانی کورد خێزانێکە ئێستا خێزانی کوردیشیان پەرتەوازە کردووە خێزانی کوردیشیان یعنی چۆن یعنی ئەوەی پێی دەوترێت بەها قایمەکانی مۆڕاڵەتی لە ناو خێزانیشدا لاواز کراون بۆیە ئەمە گرفتی سەرەکیەوەیە کە بۆچی یعنی گەنجان و لاوانمان خڕاستەوە دەسەڵاتێک هەیە بێباکە بەرامبەر گەنج و لاوان بە هەزارەها گەنج ڕۆشتۆ وڵاتی بەجێشتووە لە ماوەی چەند ساڵدا زیاتر لە هەرێمی کوردستاندا لە ماوەی 10 ساڵدا زیاتر لە 40,000 گەنج هەرێمی کوردستانی بەجێهێشتووە زیاتر لە 40,000 گەنج هەرێمی کوردستان هەموو توێژی گەنج و لا لە بێزاری لەم دەسەڵاتە بەڵام ئەوەی کە پێویستە گرنگی پێ بدرێ دەبێ خێزان ئەو ڕۆڵە بگێڕێتەوە کاتێک کە خێزان لە ناو کۆمەڵگەی کوردیدا خێزانێکی پتە بوو کاتێک کە خێزانێکی مرکزی بوو کاتێک کە خێزانێکی یعنی پەیوەست بوو بە ڕێڵەکانی کۆمەڵایەتیەوە کاتێک کە خێزان باوک بەهایەکی بەرزی سیادە بوو لە ناو خێزاندا کاتێک کە دایک بەڕاستی گەورەترین پێکەی مۆڕاڵەتی و ئەخلاق بوو لە ناو خێزاندا بێگومان گەنجی بە پەروەردە و جوانیش دروست دەکرا هەر ئێستا ئەتۆ ئەگە ئێمە بەراوردکەین ئێستا مناڵەکانی خۆمان مامەڵەی مناڵەکانی خۆمان بەرامبەر بە ئێمە وەکو دایک و باوک چەند جیاوازە لە مامەڵەی ئێمە تۆ کاکدانە ئەو خوشکە بەڕێزەمان کە پێشتر ئێمە دایک و باوکمان چۆن مامەڵەمان لەگەڵ کردووە بەو پەڕی پابەندبوون بە بەهاکانی کۆمەڵگەوە بە نەریتەکانەوە بەڕێزەوە زۆر گوێڕایڵ دایک و باوکمان بوونێ زۆر بە جوان کەواتە هەرچەندە کۆمەڵگەی کوردی لە قۆناغەکانی پێشودا شارەزایەکی زۆری شەریعەتی ئیسلام نەبووە بەڵام بەکردەیی بنەماکانی شەریعەتی ئیسلامیان مەبادئەکانی شەریعەتی ئیسلامیان لە ناو خێزاندا پەرە پێدا وەکو ڕێزگرتن وەکو هاوکاری وەکو بەزەی هاتنەوە بە بچووکدا وەکو ڕێزگرتن لە گەورەدا وەکو پاراستنی بەها جوانەکانی ئەخلاق و ڕەوش کەواتە گرفتی سەرەکی دەبێت لە ئەوە لە خێزانەوە دەست پێ بکە دەنا ئێمە بەڵێ بەشێکی نەبوونی نەشاط و چالاکی و جوڵاوێتی لەلایەن گەنجان لەلایەن خودی گەنجان خۆیانە گەنجی ئێمە ناخوێنیتەوە ئێستا گەنجی ئێمە شارەزای پەرتوب نییە گەنجی ئێمە بڕۆ ئەوەندەی گەنج و لاومان هەیە لایەنی کەم ناوی 100 یاریزانی وڵاتانی ئەوروپی لەبەرە لایەنی کەم دێ 2 دقەی لەبەر یاریەک دەوەستێ بەڵام ناونیشانی 100 بەرگی کتێبی لەبەر نییە کەواتە ئەوە کارەساتە ئەوە گرفتە کاتێک کە کۆمەڵگە دەخوێنێتەوە ئەو کۆمەڵگەسی دووە یعنی ئێمە کە کۆمەڵگەیەکی دینین بەڵێ زۆر گرنگە و ئەو توێشە گەورەترین گرنگی پێدراوە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێت چۆن دەفەرمێت حالیفینی شەباب و خالیفینی شیوخ پێغەمبەر صلی الله علیه و سلم کە ئەو گەشەی بە گەشە ئەو قۆناغەکانی گەشەی ئیسلامی لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوەی بە دەوری پێغەمبەرەوە بوون صلی الله علیه و سلم گەنجان بوون بۆی پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ گەنجان
پشتیان گرتم لەگەڵم بوون پاڵ پشتیان کردم و پیرەکان بەجیانێشتم ئەومانای بۆەوەی کە ئەم گەشەی بزافی ئیسلامیش گەشەی بۆ نمونە ئیسلامیش هەر لە سەرەتاوە گەنجان و لاوان بوونە اینجا ئەو گرنگیە بەڕاستی زۆر ئەساسە یەکێک لەو حەوت کەسانەی کە لە ڕۆژی قیامەتدا لە شێ سێبەری خوانە ئەوەی تۆ باس کرد شاب و نەشئە فی عیبادی الله واتە گەنجێکە کە تەمەنی لە خواپەرستیدا بەڕێدە گەنج خواپەرستی چییە؟ چاکبوون لەگەڵ دایک و باوک هۆشیاربوون ئاگالێبوون خوێندنەوە هەماهەنگی بوون بەڕاستی پاراستنی مەبادە گشتەکانی شەریعەتی ئیسلام داخۆکردن لە مافی خۆت داخۆکردن لە مافی دەوروبەرت فێربوون هەوڵدان بە فێرکردنی خەڵک ئەوانە هەموو بە عیبادەت دەنووسرێن کەوایە ئێستا ئەو قۆناخە کە گرنگە ئەمە بڵین دەسەڵات هیچ ئومێدێک نەماوە کە دەسەڵات بەڕاستی گۆڕانکاری لە نێو گەنجان و لاواندا دروستکە چونکە تا ئێستا پرۆژەیەکم نەبینیوە ئەوە نییە بە تەلەڤیزۆنیان ساڵی جارێک ئیڤێنتێک دەکرێتەوە یان ساڵی جارێک سیمینارێک دەکرێتەوە یان ساڵ جارێک ئەوانە ئیش نینە ئەم گۆڕانکاریکردن لە نێو کۆمەڵگادا بە گروتین خستنەوەی گەنج و لاوان بە پرۆژەی استراتیژی درێژخایان دەکرێت دەبێ پێی لە گوندەکانەوە دەست پێ بکەیەوە خۆی ئەگەر ئێمە نین لە گوندەکانەوە لە قوتابخانەکانەوە پەروەردە جوان نەکەینەوە بەڕاستی فێرکردن و پەروەردە نەگەڕینەوە بۆ قوتابخانەکان پاشان زانکۆکان مەبادی ئەکان و ڕێکارەکانیان جوان بۆ نەگەڕینەوە ئێستا بەداخەوە یعنی گەنج و لاوی ئێمە بەشێک بووە بە گەنجێکی ڕواڵەتی بووە بە گەنجێکی یعنی سۆشیال میدیایی بووە بە گەنجێکەوە دەبێ ئەو قۆناغانە لەسەر کێ لەسەر بە دەرەجێک لەسەر دامەزراوەکانی پەروەردە و فێرکردنە بە دەرەجە دوو لەسەر مامۆستایانی ئاینیە بە دەرەجە سێ لەسەر ئەو ڕێکخرا و حیزبە ئیسلامیانەیە چونکەوانە بەرپرسن وەقیفوهم ئینەهم مەسئولون ئێمە هەر هەمومان بەرپرسین دەبێ بەڕاستی ئیش لەسەر پەروەردەکردن و گێڕانەوەی بەهاجوانەکانی کۆمەڵگە بکەین و ئیش لەسەر یعنی هەستانەوەی گەنجان و لاوان بکەین چونکە ئێستا گەنجان و لاوانمان بەڕاستی لە قۆناغی یەئسان لە قۆناغی بێئومێدیدان کۆمەڵگەمان کۆمەڵگەیەکی وەستاوە زۆر باشە کاک سەلمان گەنجانێکی زۆر بوارێکی دیاریکراو دەخوێنن وە گلەی ئەوەکان کە خوێندن و ئەویان پێنادات کە لە ساحەی ڕوبەڕووبوونەوەی بوارەکەیاندا ئەیبینن بەڵام قسەکەی من و پرسیارکەی من لەوەدا لێرەدا بەپێی ئەوەی کە تۆ پسپۆڕیت لە چالاکی بواری گەنجانە هەیە و تێکڵاوێکی زۆرت لەگەڵ گەنجانە هەیە ئەو هەنگاوان و ئەو هۆکارانە چینکەوە ئەکات گەنجان بەرەو پێشەوە بچن یاخود گەنجانە بێت چ ڕێگایە بگرنە بەر بۆ ئەوەی خۆیان بەرەو پێش بەرن دەست و چاوت خۆش زۆر گرنگە لێرە ئەوە ئەساسە ئێمە بین ئیش لەسەر ئەو پرسیارە بکەین چۆن هەنگاوەکانی هەستانەوەی کۆمەڵگە دەست پێ بکەین وەکۆی بەڕێز پرسیار کرد هەنگاوەکانی هەستانەوەی کۆمەڵگە دەبێت یەکەم ڕێکخراوەکانی گەنجان و لاوان لە هەموو کوردستاندا بە هەماهەنگی بەبێ گەڕانەوە بۆ نمونە فکری حیزبی بەبێ گەڕانەوە بۆ نمونە بڕیاری حیزبی بەبێ گەڕانەوە بۆ نمونە بیرروڕای جیاواز هەمویان لەسەر ئەساسێکی خزمەتکردن بە گەنجان و لاوان بێن هەمویان کۆک بن و کۆنگرەیەکی بەڕاستی پێویستمان بە کۆنگرەیەکی فراوانی گەنجان و لاوان هەیە لەسەر تاسەری کوردستان و ئەمە دەبێ قۆناغ بە قۆناغ ئەوەی کەوتم دەبێ لە گوندەکانەوە لە شارۆچکەکانەوە اینجا بین لە سنتەری شارەکان ئەو دەست پێ بکەین قۆناغ بە قۆناغ لەگەڵ هەموو سێکتەرەکان دانیشتن و گفتوگۆ بکرێ و هەوڵ بدرێ ئەم گەنج و لاوانە بەڕاستی ئینتیمای نیشتیمانی و ئینتیمای جارێ خۆشویستنی خاکیان بۆ بگەڕێتەوە چونکە وەڵڵا هەر گەنج و لاوێک ئینتیمای بۆ ئەو خاک و بۆ ئەو نیشتیمانە نەبێت ناتوانی جوڵە بکە ناتوانی چالاکی بکە ناتوانی ئیسپادە بگەێنێ بە کۆمەڵگەی کوردی دەبێت ئەو ئینتیمایە زیاد بکەینەوە اینجا بێن بەڕاستی بە مەنهەج و پەروەردەی قوتابخانە و
قوتابخانەکاندا ناوەندەکانی فێربووندا بچێتەوە و پێویستە بەڕاستی منهەجی تایبەت بە پەروەردەکردنی گەنج و لاو لە سەرانسەری قوتابخانەکاندا دروست بکرێت و لە ناو ئەو منهەجەدا بابەتە کولتوری و نەریتیەکان ئەو بەها جوانانەی کە کۆمەڵگەی ئێمە هەی بووە کاخێم زۆر بەهای جوانمان هەبووە لە ناو کۆمەڵگەمەدا ئەو بەهایانە بگەڕێنەوە گەنجال لاوانیان پێ ئاشنا بکرێتەوە. اینجا دەبێت بەڕاستی زەختێکی زۆر لەسەر حکوومەت و لایەنە سیاسیەکان دروست بکرێت کە دەبێت بەکردەی لە هەموو شار و شارۆچکەکاندا پرۆژەی تایبەت بە خزمەتکردنی گەنجان و لاوان هەبێ. پرۆژەی تایبەت بەچی بۆ نمونە کاکە ئێمە تەخەڕوجێکی زۆرمان هەیە ئێستا هەتا بەس تاکو 2023 بەس بە نمونە لە دەڤەری بتوێن و پشتەر 19,000 تەخەڕوجمان هەبووە. 19,000 تەخەڕوجی بێکارتە بێ ئەمە کارەسات دەنێتەوە ئەمە فەراخێکی چی دەکا بۆیە بەشی هەرە زۆری ناچات چی کۆچ دەکا کەواتە ئەدی ئەگەر ئەتۆ ئێمە حکوومەت یان لایەنە سیاسیەکان دامەزراوەکان بێن پرۆژیان هەبێ بۆ پرۆژانە دەتوانن گەنجان و لاوان بەڕاستی بخەنە سەرکار و دەبێت بکرێتە مەرج حکوومەت بیکاتە مەرج لە ناو هەموو پرۆژەکانی کەرتی تایبەتدا پرۆژەکانی کەرتی گشتیدا دەبێ بەڕاستی بە ڕێژەیەک بۆ گەنج و لاوان دیاری بکرێت. ئەگەر ئەم ڕێژەیە دیار نەکرێ بەڕاستی ناتوانین گەنجان و لاوان بخەینە جوڵەوە جا بە ڕێژەی بێ لە سەداسی دەبێت گەنج و لاوان بخرێنە سەر ئیش و کارەوە. ئەمە خاڵێکی تر پێویستە گەنج و لاوان ئەوانەی توانیان هەیە ئەوانەی تەخەڕوجیان کردووە لە زانکۆکاندا بێن لە ناو سێکتەرە حکومی و حیزبیەکاندا بە ڕێژە ئیشیان پێ بسەپێرێ بەرپرسیارەتیان پێ بدرێت بەداخەوە لە کۆمەڵگەی ئێمەدا ئەوەی بەرپرسیارەتی پێ نەدرێت گەنج و لاوە جا لە هەموو بابەتەکاندا بۆیە پێویستە ئەمانە قۆناغ بە قۆناغ و ئیشی لەسەر بکرێت بەڵام ئەمە بە ڕۆژێک و دوو ڕۆژ نابێت و دەبێت هەوڵ بدرێت بەڕاستی زۆر گرنگە ئەو خاڵە خوێندن لە زانکۆکان بە پیشەی بکرێت واز لە خوێندنێک بکەین کە ئەساس ویتنە. من ئەو ڕۆژانە 7 گەنجم لەگەڵ بووە 7 گەنج هەر حوتی یەک دانیان نەبێ 6یان تەخەڕوجیان کرد بوو یەکیان لە ئیختیساسەکەی خۆیدا ئیشی نەدەکرد. دەست خۆش کاک سەلمان کاتێکاتە ئەمە خوێندنمان خوێندنێکی بە پیشەی نەبووە. دەست خۆش بێت زۆر سپاس بۆ سەلمان کۆچەری چالاکوانی گەنجان کە لەم تەور لەگەڵمانە بووی سپاس دەکەین.